لحديثك پیغمبر صلى الله عليه وسلم حديثك نبوي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الله حي كريم خواهي گوره زور بشرمه زور بخشنده زور بشرم بخشنده يستحي إذا رفع الرجل يديه أن يردهما صفرا خائبين خواهي گوره زور بشرمه زور بخشنده شرمکات اگر عبدکی هر دو دستی برز کرده و داوا لخوابکا خواهی پروردگار شرمکا بخالتی دستی بندکی بگیریتوا دی بزانه چی خواهی کی ببزیو برحمت هیا او جا لقل اویا اچید وازدو رب العالمین اهینی و هاوارکیت غیری او هاوارکیت کسک پنا اگریت کسک که آگای لتونیا ولا فرموديك ترى فرمي من سره أن يستجيب الله له عند الشدائد همو كسك من شدائد واتنا خوشي وتنوتيجي من بسراته حالي ناخوش حالي زحمت من بسراته جاك أتوي لكاتك لتناني لحالي ناخوشي خواي پروردگار جوابي دعاء كدباتوا لكاتي خوشيا آقاد لخود بي لكاتي خوشيا خواب ناسا تعرف على الله في الشدة يعرفك في الرخاء تو خوابنا سلكاتي تنغانيا خواي پرورد تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة تو خوابنا سلكاتي خوشيا خواي پروردگار لكاتي تنيا تو أناسي بوي ليرة پیغمبر صلى الله عليه وسلم فرمي من سره أن يستجيب الله له عند الشدائد والكرب أو كسيك بي خوشا لكاتي تنغانيا لكاتي نهامتي وقرسيا خواهي پروردگار جوابي باتوا جوابي دعاكي باتوا فليكثر من الدعاء في الرخاء با لكاتي خوشيا زور لخوا بپاريرو استاتو حالت خوشا ناخوشيد لسرنية دولمني لاشت ساقة بپاريرو بلي خواهي عافيتم بري خواهي دورم خره ولا فقيري خواهي دورم خره ولا كيشا خواهي إيماني چاكم بري داوای بهشت بکە داوا بکە خوا لە ئاگری جەهەنەم دوورت خاتەوە ئێستا خوا بناسە داوای لێ بکە خوای گەورە لە تەنگانەیشە وەکو چۆن لە ئێستایە خوات لەبیرە و داوای لێەکەی لەو کاتەیشە با ڕوت بوێ داوا لە خوا بکەی و ئەو کاتە ئینشاءالله خوای پەروەردگار جواب دەداتەوە جا لێرە موژدەیەکی خۆش باسەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما من مسلم يدعو بدعوة هیچ مسلمانێک نییە داواکاریەک لە خوای پەروەردگار بکە ليس فيها إثم ولا قطيعة رحم بەڵام ئەو داواکاری تاوان نەبێ سلەی ڕەحم بڕینی تیا نەبێ إلا أعطاه الله بها إحدى ثلاث إلا خوای پەروەردگار بەو دوعایەی یەکێ لەم سێشتەی ئەداتێ یەکێ لەم سێشتە إما أن يعجل له دعوته إما لە دنیاە خوای پەروەردگار جوابی ئەداتەوە ئەوەی کە داوای کردو ئەیداتێ وإما أن يدخر له في الآخرة یا وەکو ئەو دوعای داوای کردووە خۆی پەروەردگار ئەیکاتە ئەجر و پاداشتێکی زۆر گەورە زۆر لەوەی دنیای گەورەتر لە قیامەتە بۆیە گێڕێتەوە ئەیداپی وإما أن يدخر له في الآخرة وإما أن يصرف عنه من السوء مثلها یا وەکو ئەو داوای کردووە خۆی پەروەردگار شتێکی باتێ ماڵێکی باتێ بەڵام خۆی پەروەردگار ئەزانێ ناخۆشێکی زۆر خراپتر بەڕێوەیە لە علمی خۆیدا ئەزانێ ئەم کەسە ناخۆشێکی بۆ بەڕێوەیە بەهۆی ئەو دوعای کە داواکە ماڵێکی باتێ نازانێ خراپەیەکی زۆر گەورە تووشی ئەبێ خۆی پەروەردگار خۆی ئەزانێت لابردنی ئەو خراپە باشترە تاوەکو پێدانی ئەو ماڵە خۆی گەورە بەهۆی ئەو دوعایەی ئەو خراپەی لێلا ئەوە بۆیە تۆ داوا بکە بڵێ خوایە ئەوەی کە خۆت ئەیزانی خراپە و ناخۆشە لەسەر میلابە جاری وا هەیە شتی وایە تۆ نایزانی ناخۆشی بەڕێوەیە ئاگات لێ نییە بڵێ خوایە چی باشە ئەوەم بۆ بکە چی خۆت پێت خۆشە ئەوەم بۆ بکە بەڕاستی خوایەکی بەڕەحم خوایەکی بەبەزەی خوایەکی زۆر چاک خوایەکی دەوڵەمەند حیفە مسلمانان گیر بێن بەدەستی ناخۆشیە و نەزانن حەلەکەی خۆیان چییە تۆ پەروەردگارێکت هەیە هەموو شتێکی بەدەست
دەسەڵاتی هەموو شتێکی هەیە بۆ دائەمێنیت بۆ ڕوو ئەکەی لەم و لەو حەقە والله ئینسانی مسلمان دائیمەن حاجەتی خۆی بخاتە بەردەم رب العالمین چونکە لە هەموو کەسێ دەوڵەمەندترە لە هەموو کەسێ بەڕەحمترە نابینن پێغەمبەران کاتێ دوعا ئەکەن یعنی پێغەمبەر نوح ببینە هەموو سەرعەرز دوژمنێتی داوا ئەکا خوای پەروەردگار هەموو خەڵکە لە ناوەدا بووی پێغەمبەر ئەیوب لە نەخۆشیەکە کە ئەسڵەن عیلاجی نییە لای هیچ دکتۆرێک لەو سەردەمەی خۆیدا داوا ئەکا خوای پەروەردگار شفایەدات پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر زەکەریا کە مناڵیان نابێ بە پیری خۆیان گەورە و گەورە تەمەن ژنیان هەروەها کاتێ داوای مناڵەکەن خوای پەروەردگار لەو تەمەنەدا مناڵیانەداتێ خوای پەروەردگار هەموو شتێکی هەیە وەکو خۆی ئەفەرمێ هەر هەمووتان بە جن و ئینسەوە لەلایەک بوەستن هەر هەمووتان داوام لێ بکەن ئەوەی کە ئەتانەوێ هەر هەموویتان بدەمێ ئەوجا ئەوەندە لە موڵکەکەی من کەم ئەکات وەکو چۆن دەرزیەک بکەیتە ناوی بەحرێکە چەنێ ئاو لە خۆی هەڵەگرێ ئەوەندە لە موڵکی خوا کەمە بێتەوە